لەوەی کە ئێمە بمان دەرکەوتووە لافاوێک لە خەڵک دەنجی بە ئێمەداوە و زۆر سپاسیان دەکەین بەڕاستی لێرەوە چاوی یەکەیەکان ماز دەکەین پێی دەزانین و دڵنیاشان دەکەینەوە ئێمە لە جێگەی متمانەی دەنگەکانی ئەوان دەبین و ئەو دەنگانیان زایە نابێ و دڵنیایان دەکەینەوە کە وەکو چاومان لە پەرلەمانی عێراق بین لێرە بین لە هەر شوێنێک بین ئەم دەنگانە ئەمانەتن لە گەردەنی ئێمە وەکو چاماندایان پارێزین دڵنیا بن ئینشاءڵڵا. ئومێدمان دەکرد کە ئەم هەڵبژاردنە بەبێ ساختەکاری بەبێ پێشێلکاری کۆتایی پێ بێ و بەڕێوە بچێ بەڵام بەداخەوە دەسەڵاتی هەرێمی کوردستان ناتوانێ هیچ پرۆسەیەشی دەنگدان کە دەزانێت خەڵکێکی ئێزگار زۆر ناڕازیە خەڵک ئێزگار زۆر بێزارە بەبێ ساختەکاری بەڕێوی ببە و کۆتایی پێبێنێ. ئێمە ئەوەی کە لەبەردەستی ئێمەیە و ئێمە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردننی عێراقمان لێ ئاگادار کردوتەوە لە ڕێگەی نوێنەرەکانمان و ئەمڕۆ پەیوەندیان پێوەکردن سەردانیان کردوون و بەیانی ئێمە هەموو بەڵگەکانیان ڕادەست دەکەین کە پێشێلکاری و ساختەکاری کراوە هێندێکی مبەرمەز بووە ینی بە بەرنامە لە ڕێگەی ئەم جیهازەوە هێندێکی کەش خوڕقات بووە ئەوە هێندێکیش چەواشەکاریە ئێستا بۆتان ڕوون دەکەمەوە. جارێ ئەوە کە بە بەڵگە هەمانە و شتیشمان لەلایە ڕادەستی خۆیان دەکەین کاتێک کە داوای بەڵگەمان لێ دەکەن. بۆ نمونە کاتێک کە دەنگدانی بڕێنیەشێک لە وێزگەکان بەدەست ژمێر کراوەتەوە بەراورد کراوە لەگەڵ ئەو فۆرمەی کە لە جیهازەکە نراوە بەراورد کرا بوون منە ئیمن ینی با بڵێم کە بەڵگەی ڕوون و وازەحە 30 دەنگم هێناوە لە وێزگەیشی بوون منە لەسەر فۆرمەکە 30 دەنگە بەڵام جیهازەکە 28 خوێندوتەوە تەنها ئیمنیش دە ئێمە 830 وێزگەمان هەیە 830 وێزگە لەم بازنەی چوار ئایا هەر لە هەر وێزگەیەکی 2 دەنگ نەخوێنرابێتەوە بە بەرنامە ئایا دەکات چەند دەنگ ئەوە لێ 1600 و ئەوەندە 6 دەنگ ئابوو بورە بۆ نمونە خەڵک سوێ دەنگ بدا ئەوانە هەموو ماون بەڕاستی بە بەڵگە لامانە و خەڵکەکەش شاهێدە سوێ دەنگ بدا وتێن کاکە دەنگت داوە دوای ئەوەی کە دەنگە دەنجی کردووە خۆی تووڕە کردووە ئینجا گوتیان کاکە باشەوەرە بەڕێوەبەری بنکەکە بانجی کردووە یەکەشکی بان کردووت کاکە ببوورە بڕۆ دەنگ بدا یعنی دەکات دەنگی درابوو فعلا لە جیهازەکە بەڵام دووبارە دیارە ئەو بەڕێزە مەسەن دەنجی داوە ڕێگەیان پێداوە کە دەنجی بدات چۆن دەنجی داوە ئەگەر پێشە دەنجی داوە ئینجا چۆن پێشە دەنجی داوە کە دەنجی نەداوە ئەوە کۆمەڵی بەڕاستی پێشێلکاری خوروقاتی ئاوا هەبووە ینی یەک و دوور سێنێ بەڕاستی زۆر بووە تەبان خەڵکێک لێرە دەنجی داوە چۆتە شوێنێککە دەنجی داوە بە بەڵگە و کابرا شاهێدە دەڵێ لە بەردەم کۆمیسیۆن دادگا شاهێدم کە ئەمن ئاوام کردووە هەر بۆی کە بێتە بەڵگا. کۆتاشمان ئەوەیە ئەوەی کە ڕاگەیەندرا گوایە بەنسبەت بازنەی چوار ئەو سێ بەڕێزەی برادرانی پارتی و لەگەڵ ئەوەی برادەرەی نەوەی نوێ دەرچووە ئەو داتانە ئێستا کە لای ئێمەیە ینی ئەوەی کە لای کۆمیسیۆن بووە ئەو شتێ لای کۆمیسیۆن بووە هەمومان لە لای ئێستا لەلامانە بەراوردێکی ئەتیادیمان کردو بۆ معلوماتان ئەوەی من زیاتر لە 14,000 یان نزیک 15,000 ئەوەی ئاخیر کەس کە ئێستا لە جێ منە بە حساب ئەو نەگەیشت 14,000ش بۆ چاواشەکاری دەکەن ڕادێگەن کە کاکە ئەوانە دەرچوون ینی بەس بۆی بیکەن ئەمری واقع و بڵێن کاکە ئەوە فلانکەس دەرنەچووە ئەوە داتایە ئەوە ئەرقامە ئی کۆمیسیۆنی ئیمەنی حەز دەکەن بیزانن و ئێمە بەیانیش دوای ئەوەی کە هەمووی دەکەین بە بەیانات و ڕێکی دەخەین و هەمویان بە بەڵگەوە ڕادەست دەکەین و لە بازنەی سێی مامەستا قومریش بە هەمان شێوە ئێمە هەموو ئەو داتانە بەیانی تیمێکی گەورە هەموو بەڕاستی ئەو داتانە و ئەو پێشێلکاری و ئەو خوروقاتانە ڕادەستی کۆمیسیۆن دەکەین و هیوادارم کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراقیش پابەند بێ بەو بەڵێنە ئەخلاقی و بەو گرێبەستەی کە بە هاوڵاتیانی داوە دەنگەکانی دەپارێز و نافەوتێنرێ نابێ بەڕاستی ڕێگە بە هیچ پێشێلکاری و هیچ چاوسورکردنەوەک و هیچ تەماع و برەنانیش بدا بەڕاستی و ئێمە لە بەغداد بەڕاستی و خەریکین
نوێنەرەکانی خۆمان ڕاست پاردووە لەوێ بەڕاستی بسن لای کۆمیسیۆنی باڵای سربەخۆ یعنی وەکو هەیئەی باڵا کە ئێمە ئەوە ڕەت دەکەینەوە بەڕاستی و ئەوەی کە لە بنسبەت بازنەی 3 و 4 هەولێر و دوێنێ ڕاگەیاندراوە کە ئێمە ڕەتی دەکەین و ئەو ئەنجامێکە ڕاگەیاندراوە هەرچەند سەدا 80 بووە بەڵام ویستویانە بڵێن کاکە ئەمە ئەنجامەکەی و ڕەنگە هەروە بڕوە ئێمە بەڕاستی قبولمان نییە حتا با پێتان بڵێن هەموو لایەک ئاگادار دەکەینەوە ئێمە دەچین لە دادگای فیدرالیش سکاڵا دەکەین بڕوا بکەن ینی بۆمان ئیسپات بێ کە هەر بیانێ مەسن دەستکاری مەکەن دوایە کە ئێمە بە بەڵگە و تەسلیمیان دەکەین ئێمە ئامادەین هەموو ڕێکارێکی یاسایی و مەدەنی و ئەو خەڵکی کە پشتگیری ئێمە کردووە و پشتیوانی کردوین بهێنە سەر زادەی بەڕاستی هەتا مافەکانی خۆمان وەردەگرینەوە با هەموو لە ئاگادار بن ئێمە ڕاستە دوو ڕۆژە قسەمان نەکردو بەڵام مانەوەی گوتمان با بەڵگەکەمان دەستکەوێ ئینجا کاتێک قسەی خۆمان دەکەین و خاوەنی هەڵوێستی خۆشمان دەبین هەموو لە دڵنیا دەکەینەوە لەسەر یەک دەنجی خۆمان ئێمە بێدەنگ نابین با کەس خێرمان پێ نەکە ئەگەر هەڵبژاردنێکی ڕێکوپێک و بەبێ کێشە بووایە بڕوا بکە ئێمە هەرچی بێ دانی پێدادێنین و پیرۆزباییش دەوان دەکەین کە دەردەچن و دەیبنەوە بەڵام ئێمە دڵنیاین ئەو داتا و ئەو ژمارەی کە ڕاگەیاندراوە ئەمە ڕاست نییە ئەو دڵنیات هەندەکەمەوە بەڵگەشمان لەلایە و بۆ کۆمیسیۆنیش دەسەلمێنین